ها باران ببارید او های خدا محل تشری رو دکنو او حالی دیتن جال بجار خوین دکه بس خوین کرنه که تواو نیه اما حالی نێو گومرجی هەولێرە لەگەڵ بارینی یەکەم باران ئیدی بەم شێوازە دەبێتە قوڕاو هەرچەندە من قسەم لەگەڵ ڕعدڕەزا ئەنجومەنی نێو گومرجی هەولێر کردەوە باسی لەوە کرد ڕۆژانە و گومرگە خایەن دەکرێتەوە بەڵام بەردەوامای دێت جام دەمێ قسە لەگەڵ یەکێک لەو کەسانە بکەم کە لە نێو گومرگە حاجی ماندوو نەبی سری من ئەوە بەردەوام ئێرە هەیە لە بەردەوام ئەو هەیە ها باران ببارید او های خدا محل تشری رو دکنو او حالی دیتن جال بجار خوین دکه بس خوین کرنه که تواو نیه باشە چۆن دەتوان ئیش بکەن لێرە وڵا ما چی بکەین حالمان ئەوەیە ئابزانە ئیش بکەین هیچ نەکەین مەجبورین چی بکەین باشە دیگە بارانی زیاتر ببارێ وڵا خراپتر لێ دێت خراپتر لێ هەر بۆ دێت پێڵاو شتە دەتوان ئیش هەر بە پێ ناوڵە ناتوانین هەتا ئێرە دەکەوینە کوڕ و ئاوێ چی بکەینی گاز بەینێ خوب بگەینە چێن دەرێ قسەی خوب بگەینە چێن دەرێ ئەوەیە هەم بۆ بەخۆ دەبینە ئەو مشکلێ ئەوەیە باشە چی داواتان چیتان بۆ بکرێت لێرە بۆی نەجاتان ئەوەیە ئەو جادا خاوین بکرێتەوە ئەو خۆڵام حاڵانش تەبلیغ بکردن تەشتیر ڕێنەکەن ئەستا جادای ئیشەکە پێک دێت خاوەن گەراجەکان شفرەت دەدەن ئەوە خۆڵام محل دەختێرە ئەوە دین تێرە ساڕەش بەناو دەکەویت ئەوە دەبیت ئەو دووچوورە ئەرێ وڵە دەبی صاحب محلەکان تەبلیغ بکردن و دوێندێژی جادەکەشی بەخۆوە دەبینە کۆیە و ئەو هەیە باشە بەس دەگە باران وەی لێ دێت ئەدێگە باران نەبێ وڵاگە باران نەبیت باز بوونی دەهێت نەخۆ باشترە باشترە باز بوونێکی زۆری دەهێت تۆ زبا دەهێت خۆڵ دەهێتە سەر چاوێت و ئەوها دەهێت باشە لێرە تووشی نەخۆشی نابن لەگەڵ قوڕاوە ما مەجبورین توش بینان توش نەبین مەجبورین لە مەجبوری زیاتر ستیش هەیە هەکە من هەیە ئێرە ناقاتێت ئەوە نەهێتە ناقاتێت ئەو برانە هێتە ناقاتێت دەبی هەر بێنە ئێرە ئێرەش ئەو هەیە چەند ساڵە لێرە حاجی وڵەوە تەقریبی 2 ساڵە ئەم بەخۆم لێرەم بە بەس ئەوەنە جماعەت هەندێکوا 15 ساڵە لێرەنە هەندێکوا 10 ساڵە لێرەنە ئەم بەخۆ 2 ساڵە لێرەمە وڵای جا من بەخۆ هەر قسەی 2 ساڵان دەکەم منی دیگە نازانم ڕاستە ئەوە 2 ساڵە هاتیێرە بەرنامەکە ئەوەیە ئەو ڕێە ئەو هەیە ئەو لوچۆرە ئەو هەیە بزانە کەس نەشێت بشتە قوینکە سارەکە نەچێت سارای بار بکات ئەو هەیە ئەوە خۆڵە محەڵ دەکەن ئێرە سارەش بەناو دەکەون دەبیت ئەو لیچۆرە باران بباری هە خراپترە باران نەهەیە دەبیتە تۆز و باو خۆڵ و نایلۆن و عەلاگە و بەدەمت چاوی وەردەبیت زۆر باشە جا دەمێت قسە لەگەڵ بەشێکی دیکەیان بکەم لێرە کاکە دەوەرە قسەم بۆ بکەن یەکتان عازی وەرە بەخۆی قسەم لێ بکە واز ئەسماعیلی بینە لەنا ئەو قوڕەی ئیش پێ دەکرێت وڵام چارەمان هەیە ئیش بکەن و ئیش نەکەن چارەمان ئیشەکەمان لێرەیە هەموو جارێ بارانباری ئەوەی لێدی هەموو جارێ وڵ ئەیستا باشە کا ئێستا چ نییە ئێستا خاوینە ئەگە باران ببارێ ئێرە پۆستەر لە پێ باشە بۆ پێڵاوە نەتوان ئیش بکەن لێرە وڵڵی ما بتوانین بەناو قوڕێ دەکەین چارەمان نییە باشە ڕێگە چارە چییە ینی ناکرێت لە شوێنە چی چارە وڵا حکومەت حکومەتی حاجمەنی حکومەت زۆر ڕادێ خاوین دەکە ئێوەران خاوین دەکەەوە بەس تۆ خۆ دێتەوە ئەوان دەڵێن لەمە هەموو ڕۆژ خاوێنی دەکەینەوە ڕۆژی خاوین دەکەن تەواو ئەسران هەموو ڕۆژ ئەدی چۆن وا پیس دەبێتەوە بەڕۆژ لە بەڕسقی ئەوە پەلکە تووبەوە پەلکە سلکە و پەلکە خاصە و داوانێ ئەوەڵی